چەم تاسەی تۆشان دیسان هەم جەنوب بەهانەی نۆشان دێگە دڵە جۆشان چەم لە خروشان سەرتاپەی باڵام ئایەی ئارەزووی تۆشان بەشتەی دیاری عزیزی بێگەر کەم کێشە و بەدڵ هەناسانی سەور بەشتەی دیاری عزیزی بێگەر کەم کێشە و بەدڵ هەناسانی سەور وەلام سەفە و جارانی سەڕی جبوو جامم دەسە و یارانی سەوزا بنیش و وشکی دارانی سەرچڵێشیڵ و ناز و وارانی هەوەختە تو بەی بخدەی نەدیدا ڕەوشەن بوو یەکسەر بینایی دیدا هەوەختە تو بەی بخدەی نەدیدا ڕەوشەن بوو یەکسەر بینایی دیدا دڵە جۆشان هەواش کەوتانەی سەرە سەرمانان جەگێ جاوەی هەی دەمنێشەن تامی تاڵی ژەریمەی هەردەمە نووش و پیاڵەی پەیپەی جم بە ئینتزار کەوتەنەوە پێشتا ماتەڵە نادیز پابنی و تێشتا چم بە ئینتزار کەوتەنەوە پێشتا ماتەڵە نادیز پابنی و تێشتا